بەڕێزێکی تر پرسیارێکی ناردووە دەڵێت من تا ئێستا شەکرەم نەبووە حەملم هەبوو لە بارچ و فەحسم کرد ڕێژەی شەکرم 54 بوو زۆر دابەزی بوو پەیوەندی بە چیەوە هەیە یان عیلاج بخۆم بەڕێزم بەنسبەت دابەزینی شەکرەوە وەکو بەرزبوونەوەی شەکرە نییە دابەزینی شەکرە هۆکاری خۆی هەیە و دەبێت هۆکارەکان چارەسەر بکرێت ئەگەر کەسێک شەکری نەبێت شەکرەی نەبێت خۆی لە ئەساسە و عیلاجی شەکرش وەرنەگرێت ئەو کاتە ئەگەر نیشانەی دابەزینی شەکرەی هەبوو کە باسمان کرد و ڕێژەی شەکرەکەی لە 460 بوو ئەوە پێویستی بە پشکنینی ورد هەیە تا بگینە دەرەنجام و نەخۆشیەکەی بدۆزرێتەوە چونکە پێویستی بە چارەسەری ورد هەیە و هەندێک جاریش لەوە ئەچێت کە کەسەکە شتێکی هەبێت کە لە ڕێگەی نەشتەرگەریەکەوە لە ڕێگەی عیلاجێکەوە کۆتایی بە حاڵەتی داوەزینی شەکرەکەی بێنێت لەبەرەوە لە داوەزینی شەکرەیە گرنگە دەستنیشانکردنی نەخۆشیەکە و دڵنیابوونەوە لەوەی کە ئەو کەسات داوەزینی شەکرەی هەیە یان نا.